باس لە یەکێک لە ڕۆمانەکانەکەین کە ڕۆمانێکی زۆر تایبەتە بە ناوی پەریەکانی چیا بڵاو دەکرێتەوە. بێگومان ئەم ڕۆمانە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی، خۆی لەلایەن نووسەرێکی عێراقیەوە کە ئەوێش وارد بەدر ئەلسالمان نووسراوە و کاری نووسینی بۆ کراوە. لەلایەن وەرگێڕێکی کوردەوە بە ناوی ئەحمەد محەممەد ئیسماعیل کاری وەرگێڕانی بۆ کراوە کە بە شێوازێکی گشتی ئەم کتێبە لەسەر کارەساتی شنگالە و باس لەو ژنە قوربانیانە ئەو سەردەمە دەکات کە بە شێوازێکی گشتی بوونە تا قوربانی لە ماوەی شنگال و جەنگی داشتە. بابەتی وەرگێڕانی چێکە لە بابەتە دیارەکانی نێو بواری ئەدەبیات لە سەرانسەری گیانەوە ژانرێکی تایبەتی لێ هاتووە، ئامانجش لە وەرگێڕان پردێکی پەیوەندی دروستکردنە لە نێوان ئەو بابەتی کە وەرەگێڕە چ جای ئەدەبی بێ یاخود هونەری بێ یاخود زانستی بێ یان پزیشکی بێ هەرچێکی تر بێت لە ڕێگای وەرگێڕانەوە پردێکی پەیوەندی گەورە لە نێوان ئەدەبیاتی وڵاتان دروستە بێت و زۆر جاریش تەرکیزکردنە سەر و بابەتانی کە تا ڕادەیەک پێویستە بە کۆمەڵگاکی خۆتۆ لە ڕووی وەرگێڕانەوە کارێکی گرنگە. کاک ئەحمەد محەممەدیژی چێکە لە وەرگێڕە دیارەکان و ئەم کتێبەشی بە زەرور زانیوە کە پێویستیی باشە کە پێویستە وەرگێڕێتە سەر زمانی کوردی. بەڵێ ڕۆمانی پەریەکانی چیا بڵاو دەکرێتەوە. ئەم ڕۆمانە لەلایەن نووسەری عێراقی وارد بەدر ئەلسالم نووسراوە و نووسەر و وەرگێڕی ناوداری کورد ئەحمەد محەممەد ئیسماعیل بە شێوەیەکی جوان و سەرنجڕاکێشت وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. دیارە ئەمە سێهەم ڕۆمانی ئەو نووسەر عێراقیەیە کە لەسەر کارەساتی شنگال و ژنا قوربانیەکانی و کارەساتە نووسیوێتی، پێشتریش ڕۆمانی پاکیزەکەی شنگال و ڕۆمانێکی دیکەی نووسیوە و وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و دەستگای چاپ و پەخشی سەردەم چاپ و بڵاوی کردوتەوە.